برا فەرمەوە من هەندە پرسیارم لێت کرد کە ئێوە جیاوازی دەکەن باش براکەم ئەما و ناعەداڵەتی بۆ ڕۆژی ڕووناک دەبینێت تۆ عەبدولوهاب بارزانی شارە نانە پرسیار جواب دەدەمەوە باشە و پرسیارەکرد لێ دەکەن عەبدولوهاب بارزانی جەنابی شارێکی وێران کردیە نەتانگرتیە چەند پەرلەمانتار ولا ئاسایش لەوانەیە بەیانی لە خەستەخانە تەواو بوو ئەگەر نەمر مایەوە ئیزراعاتی شەکرێ بۆ لە خۆتەوە قسەکەی هێشت براکەم ئەنگۆ هەموو سزاتان لادانی فەرمانبەرە ئەوە جەریمەی گەورەی کردە شارێکی وێران کردیە کام دەکرێت بزانین مەلەفی چکرایتی دوای لۆ ئیزندرا شارێکی وێران دەکا لۆ براکەم یعنی ئەو هەموو پەرلەمانتارانە کەرەنتین نەکرایە بە خۆت جەنابەت دەچیرە سەقەڵاتێ یان بەو خەڵکەی بوارتاندا ئاگری نەورۆز بکاتەوە بەزێکێک داوای قوتی خەڵک دەکات سزای دەدەن دەیخەنە زیندان بە کراس و بێجامە و ژێ ناگەڕندنی بگۆڕی ئەوە حکومدانە فەرموو ما ئەو مۆزوعات پەیوەندی بە محافزی وەنیە و محافز ناتوانێت خەڵکی دەستگیر بکات و ئەمە مافیانی نەبچین خەڵکی دەستگیر بکەین سکاڵا لە تو کورد تۆمارت کردیە دەڵێن ئە تو سکاڵات تۆمار کردیە نەخێر ئەسل و ئەساسی نییە داواکاری گشتمە خۆ دیارە جنابەت دەکرێت محامیەک بنێری با تەفاسیلی مەلەفەکەی وەرگری کاری گشت سکاڵایەکی تۆمار کردیە لەسەر یەکجار نییە سێ چار بابەت لەبەرەوەی زۆر خەڵک پەیوەندی پێوەدەم لەو وتیان بزانین ئەو مۆزوعاتیە شەوێ کە زانیم مەلەفەکەم دەرینە ئاسیلم تەنێ دوای بە مەسیجی ڤایبەر و واتسەپ ئەوکانیان لێوە ناردم پۆستەکان تاوان پێشتر گەرداوکاری گشتی سکاڵایکی لەسەر کردیە لەسەر ئەوەی گوتبووی زیندانەکان پڕی ڤایرۆسی کۆرۆنان ئەو بۆ ئەوانە ئەو کاتی ئاڵایەکی لەسەر بمارکرا بوو دوایێ مۆزوعشکە بوو هێشتا حاڵە لێرە دەرنەکەوتو بگوتبی باڵگەم هەیە و خەڵک مردیە و شاردیتیانەوە دیسا شکاڵایە تۆمارکرا بوو ئاخر سکاڵاوە بزانم ئەوەی کە برین دوێنێ تۆمارکرا بوو پێ بابەتێکی نووسیاڵێ لەمە دوا بە خەڵک ناڵێم لە ماڵەکانتان ببین و ئەوانە کرایەتە ئەمری قەبز ئەمری محکەمە ئەوانەی چوینە پۆلیس بوویە ئەمری ئەوە قراری محکەمەیە و تو دەستگیر دەکرێ بە پێ ئەوە ئێستاش دنیا خراپ نەبووە ناڵێن قانون سەروەرە و چی دەبا بچی محامی بۆ خۆی بگری بیسەلمی کە ئەوەی ئەو کردی ئازادی ڕۆژنامەگەیە ئەتو لە سوی دەژی لەو زروفەی کە زروفەی ئیستیسنائیە معقولە کەسێک خەڵک هەندە بڵێ مەمنەوە کە قەراری وەزارەتی داخلیە کە دەبی بە هەموو شوێک خەڵک لە ماڵ بمینی و خۆی و ئەوانە نا بەس معقولیش نییە ئەمە لێرەین هەموو شەریکات دەنێردرێتەوە ماڵێ شەریکاتی پریڤات حکوومەت پارەی لۆ دەدا ئەرزاقی لۆ نەدەنێرتە پێشماڵی کرێی هات چۆنادا ئەنگۆ مەعاشش باشە نانگۆ مەعاش کاکە زانیت ئەو کابرا داوای مەعاشی کردیە شتەکی ڕەوایە نووسیتی دەزانی چیە ئەنگۆ یاسا ئەنگۆ باس سەروەری یاسا لە بۆمە دەکەن بەزەر لە بۆ سەفەقیران دەکەن هەموو کەس دەزانی تۆ ئەگەر یاسا لەسەر دوو مەسئول بکرد بە دوو کەسیت کەتان کەرەنتین بکرد بە بە خۆت ئاگری نەورۆزت نەکرد بایەوە حەق خۆت بوو ئەو شکایەتانە و ئەو ڕەخنانە بگری ئێمە هەموو 28 ساڵە و حکومەماندی چییە یعنی مزایدەی سوپاس بەس کاچ ئەگەر ئەوە شتێکی زۆر ناعەدەڵەتی و مەسئولی ئیداری ئەو شارەی بەخۆشت تۆمار نەکردبی ئەوە لە کێیە لەو زەرمانەی خەڵک لە ژۆرەی ماڵ دانیشتیە کەرەنتین کرایە لی ناگەڕێن ڕەخنەش بگری مەعاشی نادەنێ مەعاش لە سەروی هەموو شتێکی وەزارەت دەکەیە ئەو پارێز ئەوەیە تەطبیق قانون بکەم ئەو قەرارەتانە هەیە لە مەسلحەتی ئەو خەڵکی وە شەو ڕۆژ نەچوینەوە شبێری سەعات 2 چووی بۆ ماڵێ لە پێناوی ئەوەی بتوانین قەرارات تەطبیق بکەین
هیچ ڕبتی بەم نەوەنیە نە بە من بەرەبی نە بە منیش گیرایە داواکاری گشتیە بەم حامیەک بگری مەیکەنە شتێکی دیکە شتێکی زۆر ئاساییە لەوانەیە سبەی جەناب سکاڵای لەسەر من تۆمان ئاساییە دنیا خەرا نەبووە باش کاکە گیان من وەرچمەوە ژۆرێ لە